دیارە هەردوێنێک کۆبوونەوەیەک لەسەر ئاسی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامدرا. سەرجەم وەزیرانی وەزارەتە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەدا ئامادەیان هەبووە چەند یاسا و پرۆژە یاساک و کۆمەڵێک بابەتی دیکە هەر لە کۆبوونەوەکەدا تاوتوێکراون. یەکێک لە بابەتەکانیش تایبەت وە بە یاسای کار. دیارە ئەم پرسە ماوەیەکی زۆرە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و هەر لە ماوەی دەست بەکاربوونی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستاندا چەند وەزارەتێک زۆر هەوڵی جددیان داوە بۆ کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک چاکسازی لە نێویشیاندا وەزارەتی کار لەگەڵ ئەوەی کار لە ڕابردوودا لەسەر وەزارەتی کشتتوکاڵیش بە هەمان شێوە کۆمەڵێک کار و چالاکی باسمان لێوە کرد. دیارە وەزارەتی کاریش لە درێژەی هەوڵەکانی بۆ چاکسازیەکانی بۆ پرسی کرێکاران بۆ کۆمەڵێک خاڵ و تایبەت بە بیمەی تەندروستی و بابەت و ماف و ئیمتیازات و جیاوازی نەکردن لە دامەزراندن و هەلی کار بۆ کرێکاران لە کەرتە جیاوازەکان جا حکومی بێت یاخود کەرتی تایبەت بێ. دیارە ئەم یاسایش ڕەوانەی پەرلەمانی کوردستان کراوە بۆی دەنگی لەسەر بدرێت و کۆمەڵێک خاڵی گەرگفتوگۆی لەسەر کرێت یاخود پێویستی بە گۆڕین هەبێت لە پەرلەمانەوە دواتر دەنگی کۆتایی لەسەر دەدرێت. من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم میوانەکەم بەڕێز دکتۆر دلێر سابر خۆشناوە کە بەڕێزیان ڕاوشکاری یاسایی یاریدەدرن لە دیوانی وەزارەتی کار ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی من دەبێت. کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت باس لەم یاسایە بکەین بە شێوەیەکی گشتی دەزانین کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەم کابینەیەدا بە شێوەیەکی ئاکتیڤ دەبینرێت بۆ کۆمەڵێک پرسی کرێکاران. دەمەوێت بزانم لەسەر کارەکانی وەزارەتی کار جناب زانیاریمان پێ بدەیت و لەسەر بە دیاریکراوی ئەم یاسایی کە دوێنێ ئەنجومەنی وەزیران ئاڕاستەی پەرلەمانی کردووە. زۆر سپاس بۆ ئێوە. تەبیعی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە دوو بەشی سەرەکی پێک دێتن هەر وەکو بەڕێستان دەزانن کە بەشی کارە و بەشی کاروباری کۆمەڵایەتیە. سەبارەت بە بەشی کار تەبعاً وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەمێکە لەسەر ئەو سێکتەرە کاری جددی دەکا بۆ ئەوەی بتوانین یاساکانی بە نیشتیمانی بکرێ یاسایەکی هەرێمیمان هەبیتن بتوانین ئێمە بەپێ ئەو پێشکەوتنەی کەوا هەیە لە کەتی تایبەت ڕوویدا لە هەرێمی کوردستان بتوانین بە پێی یاساکان هەڵسوکەوتی لەگەر بکەین زیاتر گونجاوی بکەین. تەمان گرنگی ئەو پرۆژە یاسایە لەوە دێتن کەوا یاسایەکی نیشتیمانیە هەرێمی کوردستان یەکەمین پرۆژە یاسایە کە لە هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند بکرێ ڕەوانە پەرلەمان بکرێ. جگە لەوە ئەو یاسایەکە بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان داڕژراوە. جگە لەمەش بنەماکانی مافی مرۆڤ و بازاری ئازاد و ئەوانەی هەموو لەبەرچاو گرتووە بۆ ئەوەی بتوانین زیاترین خزمەت بە کرێکاران و کەرتی تایبەت و خاوەنکار بگەینین. باش سەبارەت بە مافی کرێکاران پێشتر مافی کرێکاران چۆن بوو لە یاسای تایبەت بە کرێکاراندا و لەم یاسایی کە ئێستا ئاڕاستەی پەرلەمان کراوە دیارترین ئەو مافانەی کە باسی لێەوە کراوە بۆ کرێکاران چ لە کەرتی تایبەتدا بێ یان لە کەرتی حکومیدا بێ دکتۆر خۆی لە چیدا دبینێتەوە؟ طبیعی ئێمە لە هەرێمی کوردستان پێشتر و تاوەکو ئێستاش کار بە یاسایەک دەکەین کە لە ساڵی 1970 دەرچووە. ئەو یاسایە لە زمانێک دەرچووە کە عێراق بە ناوەندێتی حکمی هەموو ناوچەکانی دەکرد. بەڵام ئێستا بە خۆتان دەزانن لە سەردەمانێکی سەردەمی مافی مرۆڤ سەردەمی کاری ئازادە بۆیە زیاتر پێویست بوو کەوا بتوانین ئێمە یاسایەک پرۆژە یاسایەک ئامادە بکەین زیاتر بگونجێ لەگەر پێوەرە نێودەوڵەتیەکان لەگەر مافەکانی مرۆڤ و هەروەها لە دادپەروەری کۆمەڵایەتی و هەروەها بتوانین ئابووریەک بنیاد بکەین ئەو ئابووریە لەسەر بنەمایەکی تەندروست بیتن. ئەم طبعاً ئەم پرۆژە یاسایە 18 بەش لە خۆ دەگریتن و لە 165 مادەی یاسایی پێکاتووە کە سەرجەم ئەو لایەنانەی داپۆشیوە کەوا پەیوەنددارن بە کرێکاران و بە خاوەنکار و بە سەندیکای کرێکاران چۆنێتی بەشداریکردنی ئەوان لە لێژنەکان و پەیوەنددارە بە مەسائلی بەکارخستنی وەزارەتمان و چۆنێتی ڕاهێنانی
ڕاهێنانی کرێکاران چۆنیەتی ڕاهێن بێنین ئەو بابەتانەی پەیوەنددارن بە سەلامەتی و تەندروستی پیشەیی کرێکاران و ئەوانەی پەیوەنددارن بە مۆڵەتی کرێکاران ئەوانەی پەیوەنددارن بە پاراستنی ژنان لە ناو پرۆژە یاساکە هەروەها پاراستنی نەوجەوانان منداڵان بە شێوازێکی گشتیز بە چ شێوازێک بۆیان هەیە هەم ژنان هەم منداڵان بۆیان هەیە کار بکەن یا بۆیان نییە کار لە یاساکەدا باز لەو کراوە کە منداڵان بۆیان هەیە کار بکەن بەڕێ جیا لە یاساکانی پێشوو لە یاسایی لە پرۆژە یاسایە 11 مادەی بۆ تەرخان کراوە بەشێکی تایبەت بۆ منداڵ بەشێکی تایبەت بۆ ژنان تەرخان کراوە تا حدێکی زۆر توانراوە ئیشمان کردو لەسەرەوەی کە بتوانین مافەکانیان بیان پارێزین لە کارکردن منداڵ بەپێی ئەو پرۆژەیە بۆ هەیە لە سەروی 15 ساڵەوە کار بکاتن بەڵام ئەو کارانە لەو پرۆژە یاسایە بەجیا لە یاسایکەوە ئێستا کاری پێ دەکرێت جۆری کارێکی تایبەت دانراوە بۆ منداڵانی 15 ساڵ و سەر و 15 ساڵ بۆ کارکردن بەڵێ 4 پێوەری داناوە ئەم پرۆژەیە بەو 4 پێوەرە دەکرێت زیاتریش بکرێت لە ڕێگەی تعلیماتێکەوە کە بەڕێ جەنابی وەزیر کاری جدی لەسەر دەکاتن دواتر دەری دەکاتن ئەوەش ئەوەیە ئەو کارانەی کەوا منداڵ ناتوانانی بیکە ئەو کارانەی کەوا لە ژێر ئەرزن یاخود لەسەر ئاوەکانن با بڵین یان ئەو کارانەی کەوا ترسناچیان هەیە لەسەر منداڵ یا ئەو کارانەی کەوا لەسەر تەندروستی منداڵ و خوڕەوشتی منداڵ کاریگەریان هەیە مندار ناتوانن بەشدار بن لەو کارانە ئەو زیاتریش لەو نمونانێکەوە باس کرایە بەپێی تعلیماتێک ڕێنماییە کە جەنابی وەزیر دواتر دەری دەکاتن زیاتر ئەو کارانە دیار دەکاتن کەوا منداڵ بۆی هەیە بیکا یان بۆی هەیە نەیکاتن باش دواتر دێمە سەر کۆمەڵێک مافی کرێکاران کە لەم یاسایە چۆن جێکراوەتەوە بەڵام دکتۆر بەر لەوە بەڕێز قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت زۆر پشگیری ئەم یاسایی کردووە هەر لە پۆستێکی تایبەتی خۆشیە باسی لێو کردکە یاسایەکی گرنگ و سەردەمیانەیە ئابووری بازاڕ و کەرتی تایبەت زیاتر دەبوژێنێتەوە لەم یاسایە چۆن توانراوە بژانەوە بە کەرتی تایبەت و حکومی و بازار لە ڕێگەی ئەم یاسایەوە جێگەی بکرێتەوە یەکێکە لە بابەتە گرنگەکان ئابووری و بازار طبیعی وەزارەتمان لە کاتی دامەزراندنیەوە هەستی بەو فەراغە کردیەکەوە پرۆژە یاسایەکمان نییە هەری بە یاسا کۆنەکان کار دەکەین بۆیە لە سەرەتای دامەزراندنی وەزارەتمانەوە کار کرایە لە بۆ یاسایەکی خۆمانە هەبی بەڕاستی بەڵام ئەوەی بەجددیتر زیاتر ئیشی لەسەر کرایە و تواندا پرۆژەکەی بگاتە ئەوەی کە ئەنجومەنی وەزەران پەسەند بکرێ بەڕاستی لە کابینەی نۆ بوو لە سەردەمی ئێستادا هەڵبەتە جەنابی جێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاقوبات وستافەکەی ڕۆڵێکی سەرەکیان بینی لە ڕۆیشتن لەگەر قۆناغەکانی ئەم پرۆژەیە و ئامادەکردنی لە هەر چاڵاکێک هەر وەرکشۆپێک ئێمە کە ئەنجاممان دابی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ستافی بەڕێزیان ڕۆڵی هەبووە و بەشدار بووە تێبینیان داوە چاکردنیان کردووە لە بۆ ئەو پرۆژەیەکەوە هەبووە لە کۆتاییشدا بەڕێزیان کۆبنەوەیکی تایبەت لەگەر ستافی وەزارەت کردووە کە تێبینی زۆر جدی داوە لەسەر ئەو جانیبەی کەوا جەنابەت باست کرد ئابووری هەلێم و ئەکتیواریەکەی کەوا لە یاساکە هاتووە چۆنیەتی ئێمە بتوانین خۆتان دەزانن کەرتی تایبەت زۆر فراوان بووە لە هەرێمی کوردستان ئێمە ئەگەر بتوانین زیاتر ئاشکرا بکەین ئەو بابەتە ئێمە لە کەرتی تایبەت مامۆستایانی کەرتی تایبەت ئەو قوتابخانانە ئەو خوێندگایانەیەکەوە لە کەرتی تایبەت هەن مامۆستایەکانیان هەم بەکرێکار هەژمار دەکرێن ئەو بنکە تەندروستیانە ئەو نەخۆشخانانەیەکەوە هەن تایبەتن دکتۆرەکانیان هەموو بەکرێکار هەژمار دەکرێن بۆیە کەرتی تایبەت زۆر فراوان بووە خەمخۆری کابینەی نۆ جێگری سەرۆکی حکوومەتیش کە زیاتر تەدەخلی ئەو بابەتەی کردووە و بە جددی خۆشی هاتۆتە سەرخەت بۆی بتوانانی ئەو پرۆژەیە بە کۆتا بگا لەو بناغەیەوە سەرچاوە دەگرێتن کە بتوانین ئەو توێژە گرنگەی کرێکاران و خاوەنکار بتوانین زیاتر کارەکانیان تەنظیم بکەین زیاتر وا بکەین کەم و کوڕیەکان کەمتر ببنەوە لەو بابەتە تەمان هەڵبەتەن نابی ڕۆڵی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لەبیر بکەین کە لە هەموو قۆناغەکانی ئامادەکردنی ڕەشنووسە تەنانەت ئەوانیش بەشداری فعلیان کردیە لە ڕێگەی وەزارەتمان بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی پسپۆڕی تایبەتیان هێناوە و بەشدار بوونە تێبینیان داوە تێبینەکانیان چاکراوەتەوە گرنگی بەشداریکردنی ئەوان لەوەوە دێ چونکە ئەوان بخۆیان ڕێکەوتن نامەیەکی کاری نێودەوڵەتی هەیە
کەوا بنەماکانی بەڕاستی ئێمە لە پرۆژە یاساکەی خۆمان پابند بووینە پێ و پەیڕەویمان کردو ئەوەی کە دەگوندێ لەگە سروشتی عێراق لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەوێ سەرچاوی گرتووەکەوا گرنگجی بەشداریکردنی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی پێویستە تێبینیەکانیان ڕەچاو بکرێتن هەروەکو ئێمەش لە ڕەشنووسەکە ڕەچاومان کردووە. باش دەزانین دەمێکێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و کوێستانخانیش جەنابی وەزیر لە هەوڵدایە بۆ کۆمەڵێک بابەتی گرنگ بۆ نمونە یاسایەکی لەم جۆرە دەزانین کە ئەو ڕۆڵی بەرچاوی هەبووە دەمێکێ لە هەوڵی چاکسازیە لەم وەزارەتەیە بەڵام وەکو جەنابیش باسی لێوە کرد کە کاقوباتیش پشگیری کردوون لە هەوڵدا بۆ تێپەڕاندنی ئەم یاسایە و ئاراستەکردنی بە پەرلەمانی کوردستان سەبارەت بە مافی کرێکاران چۆن لەم یاسایە جێی کراوەتەوە دکتۆر چۆن توانراوە هەر لەگەڵەوەی کە وەزیر خۆی ڕاستەوخۆ لە خەمی ئەم بابەتەیە بووە لەگەڵ ئەوەشدا کە جێگری سەرۆکی حکومەت بە هەمان شێوە پشگیری ئەم یاسایی کردووە بۆ مافی کرێکاران چی دەکرێت؟ دەتوانم بڵێم کابینەی نۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ڕووی تەشریعات و دانانی ڕێنمایی و سیستەم و یاساوە بە سەردەمی زێڕی نەژمار دەکرێت نەک تەنها لە یاسای کار لە یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران لە یاسای قەرزی بچووک لە زۆربەی یاساکانی ئەوی پەیوەنددارە بە کاروباری کۆمەڵایەتی ئەم کابینەیەوە جەنابی وەزیر کاری جددیان لەسەر ئەمە کردووە بەڕاستی وەکو باسیشم کرد بە غەمە هاتنی کاقوبات وەکو جێگری سەرۆکی حکوومەت بۆ ئەم پرۆژە یاسایە لەوەوە دێکەوە ئەمە چین و توێژێکی زۆری کۆمەلگا سوودمەند دەبن لەم پرۆژەیە و ڕێخستنی تایبەت بۆ ئیشوکارەکانیان دەکرێتن بۆیە بە غەمەوە هاتنی جەنابیان ڕۆڵێکی سەرەکی هەبوو لەوەی کە بتوانانی ئەم پرۆژەیە بە ئامانج بگاتن چونکە بەڕاستی لێتان نەشارمەوە وەزارەتمان دەمێکە لە 2012ەوە پرۆژەی هەبووە لەو لایەنەوە بەڵام جددیەتی ئەوەی کە باسم کرد بەڕێزیان کاقوباد و جەنابی وەزیر و بەڕێبەرایەتی گشتی و ئایاڵۆ هەموو ڕۆڵی سەرەکیان هەبووە لەوەی کەوا ئەم پرۆژەیە بگاتە ئەو قۆناغی کە ئێمە تێدانێت ئومێد دەخوازم پێش تەواوبوونی خولی پەرلەمانی کوردستان ئەم یاسایە پەسەند بکرێتن بۆ ئێمە بتوانین بە یاسایەکی نیشتیمانی کار بە ڕێخستنی سێکتەری کار و کرێکاران بکەین. باش لەم یاسایە کە ئەوەندە باسی لێو دەکرێت یاسایەکی گرنگە یاسایەکە ڕەچاوی دۆخۆڕەوشی کرێکارانی کردووە لێویاندا دەبێت لەسەر پرسی یەکسانی ڕێگەزی بۆ کارکردن دەمێت لەسەر ئەم بابەتە دکتۆر جەناب زانیاریمان پێ بدەیت لە یاساکەدا چۆن جێگەی ئەم یەکسانی ڕێگەزی کراوەتەوە بۆ پێدانی ئەرک و ماف و کاری تایبەت؟ ئێمە طبعاً لە بنەما دەستوریەکانەوە سەرچاوەمان گرتووە کەوا کارکردن لە هەرێمی کوردستان مافێکە بۆ هەموو کەسێک ژنبی یان پیاوبی لێرە سەرچاوی گرتووە کەوا یاساکانمان لەسەر بنەمای یەکسانی جەندەری داڕشتووە پیاوان ژنان وەکو پیاوان بۆیان هەیە کار بکەن لە هەموو سێکتەرەکانی کارکردن تەنانەت تەنها لەو سێکتەرانە نەبی کەوا زیان بە خودی ژنان دەگەیەنێتن لێرەدا جیاوازیمان کردو ئێمە لە یاسا لە مەفهومە یاسایەکان پێ دەرێن تەمیزی ئیجابی یعنی جیاکردنەوەیەکی باش بۆ ئەوەی کەوا بتوانین هەم ژنان هەم منداڵان تێدا بپارێزین بەڕاستی یاساکە سەرجەمی پێکهاتووە لە ڕێخستن و لە مافی کرێکاران هەم ڕێخستنەکە هەم مافەکە هەمووی خۆی لە پێدانی ماف لە بۆ کرێکاران دەگرتەوە ئێمە گە لە سەرەتاوە باز بکەین ئامانج لە یاساکە باس کراوە لە یەکەم لە دووەم فەسڵ لە پرۆژەکە باس لەوە دەکات کەوا ئەوە بۆ دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتیە و بۆ زیاتر پەرەپێدانە بە ئابووری نیشتیمانی و هەروەها بۆ دەستەبەرکردنی کارێکی گونجاوە بۆ هەموو خەڵکیێک بەبێ جیاوازی هەلێرە ڕا باس لەوە دەکەین کەوا نابی جیاوازی بکرێتن بڵێ باش لەسەر تایبەت بە موچەی کرێکاران دیارە پێشتر بڕیارێکی وا هەبوو کە موچەی کرێکاران لە کەرتی تایبەت و تەنانەت لە کەرتی حکومیشدا موچەکان لە 350 دینار کەمتر نەبێ بەڵام تا ئێستاش گلەی ئەوە دەکرێت وەکو خۆیان باسی لێو دەکەن کرێکاران تا ئێستا ئەم بابەتە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کرێکار هەیە لەو بڕەپارەیە کەمتریش کار دەکات نازانم لەم یاسایە تا چەند تەیید یاخود پشتگیری تەواو و دووبارە جەخت لەسەر ئەم خاڵە کراوەتەوە
ئێمە لەو یاسایە ئەمە بە شتێکمان دەبەستێتەوە کەەوە ئەویش بابەتی پشکنینی کار. طبعاً ئێمە ژمارەی پشکێنەرانمان زۆر کەمە ئەگەر نا بەخۆی بڕگارەکە چۆتە بواری جێبەجێکردن، بەڵام لەبەر کەمی پشکێنەرانی کار نەمانتوانیەوە بەڕاستی متابعەیەکی زیاتر بەرفراوانتر بکەین. وەکو پێشترش باسم کرد کەرتی تایبەت زۆر فراوان بووە. ئێمە لەو یاسایەدا باسی لایەنی تایبەتی پشکێنەران دەکاتن کەوا چۆن بتوانن کارەکانی خۆیان ئەنجام بدەن لەسەر چ بنەمایەک جوولە بکەن لە بۆ سەرکار و ئیشەکانی خۆیان ڕایی بکەن بۆی بتوانن زۆرترین کرد یاخو زۆرترین کارگا ئەو شوێنانێکەوە شمول دەکات پشکنینیان بۆ بکەن بۆ ئەوەی بتوانن کەمترین کرێکاری ناکارامە و هەموو ئەو مافانێکەوە لە پرۆژه یاساکە هاتووە دەستەبەر بکرێ بۆ کرێکاران و ئەو پارەیەکەوە بۆیان دیاری کراوە کە 350,000 دینارە بە شایستەیی وەری بگرن بێ ئەوەی دەستەبەریشیان لەسەر ئەو موچەیە لە بۆ بکرێ ئەو بڕە موچەیە لە بۆ بکرێت. بەڕێز دکتۆر دلێر سابر خۆشناو کە بەڕێزیان ڕاوێژکاری یاسایی یاریدە دەربوون لە دیوانی وەزارەتی کار ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی من بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبی.